بسم الله الرحمن الرحیم ئێوەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری ئەنجومەنی خوشکاین بە پێویستمان زانی هەستاوین بە سازدانی کۆڕێکی ئیمانی بۆ بانگخواز مامۆستا دڵێرگەلمەنی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بەرهەمهێنانی پەیوەندی کۆمەڵەتەکە لە ڕوانگەی ئیسلامیەوە کە تیایدا ژمارەیەکی بەچاو لە خوشکان و برایان ئامادە بوون. مامۆستا تیشتی خستە چەند بابەتێکی ئیمانی کە جێگای دڵخۆشی بوون بۆ ئامادەبوون